لە هەرێمی کوردستاندا بووە با کلتور کە دەبێت هاوڵاتی لاوەرزی هاویندا خەمی سوتەمەنی بخوات بۆ خۆگەرمکردنەوە لاوەرزی زستاندا. ئەوەش لە ئەنجامی دەسەڵاتی گەندەڵی هەرێمەوە هاتۆتە ئاراوە، گەرناچۆن لە هەرێمێکدا کە ژێری خاکەکەی پڕە لە نەوت کەچی هاوڵاتیەکانی ساڵانە بۆ هەر خێرزانێکیش 1 بەرمیل نەوتیان پێ نابڕێت. لە سیەکی دەوە ئەم بڕە نەوتە سپیە ئینشەڵا دێتن و بەسەر هاوڵاتیان دابەش دەکرێت. ئێستا ئەنجومەنی وەزیرانی هەرێم دەڵێت ئامادەکاری دەکەین بۆ پێدانی بەرمیلێک نەوتی سپی بە هەر خێرزانێکی هەرێم، ئەویش بە پشتیوانی بەغدا. ئەمە لە کاتێکدایە ساڵی ڕابردووش هەمان بەڵێنراوە و زۆرینەی خەڵکیش نەوتیان نەدیت. هێندە مافی سەرەتایی هەنوەک ئاو کارەبا و شەقام و ڕێگاوبان و تەندروستی و پەروەردە. بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە مادەم وڵاتێکی نەوتین تۆ بێ حکومەت یا سیستەمی کارەبا وا بەهێزکە کە لە هاوین و زستانە خەڵک نەگەرمای بێنە سەرما یانە بێ نەوتیان باتێ خەڵکێک لە پێنجوێن خەڵکێک لە زاخۆ چۆن بژی لە وەرزی زستانە کە تۆ بەرمی لە نەوتەکە لە وڵاتی خۆیان بەرهەمیێت ئەینێریتە دەرەوەی فرۆشی بە 50 دۆلاریشی ناگەڕێتەوە خەزێنەی گشتی نیوەی ئەو پارەیە گەڕێت بۆ هاوڵاتیەک لە وڵاتەکەی خۆیان بە 120,000 و 30,000 لە وەرزی زستانە بیکڕێت. بۆ ئەمە سەرەتایترین مافە بۆ هاوڵاتی بۆ وڵاتێکی نەوتی. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیش دەڵێت ئەم حکوومەتە نەیتوانیوە چاکسازی بنەڕەتی بکات، تەنانەت نەیتوانیوە نەوتیسپی بەسەر دانیشتوانەکەیدا دابەش بکات. لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێم بە شڵەژاو ناو دەبات، بۆیە ئەرکی زۆری خستۆتە سەرشانی هاوڵاتی. بەداخەوە حکوومەتی هەرێم نەیتوانیوە چاکسازی بنەڕەتیەکان بکە، تا ئێستا نەتوانێت نەوتیسپی بۆ ماڵان دابین بکە لە کاتێکا کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی هەیە و هەرێمی کوردستان دەوڵەمەندە لە نەوتە بێ لەوەی کە ئەو گرانیەکان لە نرخی بنزین و نان و شتەکانی تریش بۆ بەرزکردنەوەی باج و ڕسوماتیش ئەو بەردەوامە واتە هەموو قورسایەکان لەسەر شانی هاوڵاتیان قورس ئەکرێ کە حکوومەت ئەوە یەکسانە بۆیە کە حکوومەتێکی زۆر لاوازە وە شڵەژاوە و ناتوانێت ئەوەی کە پێویستە بۆ هاوڵاتیەکانی بیکات. بەرپرسانی باڵای هەرێم کە هەر نەوت بۆ خۆگەرمکردنەوە بەکار ناهێن و خۆیان کارەبای 24 کاتژمێری و خزمەتگوزاری بەردەوامیان هەیە مەحاڵە لە ژان و ئازاری هاوڵاتیانی ئاسایی تێبگەن کە هەر ڕۆژە بەدەست نەبوونی خزمەتگوزاریەکەوە دەناڵێن و 30 ساڵە چاوەڕوانی خزمەتێکی شایستە لە دەسەڵاتی کوردی دەکەن و تا ئێستا نەیان بینیوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.